ئەوە پێخۆشە هەر لە ڕێ ئەو کەناڵانەوە تاوەکو ئێستا کە مۆڵەتێک نەبوو من ناوی مۆڵەتی ڕاوی ماسی بەس لە ساڵی 2023 دەستەی پاراستن و ژینگەی کوردستان بە ڕێنمایی ژمارەیەک دەری کردووە کە مۆڵەت لەمە دووە بە مۆڵەت دەدرێتن مۆڵەتی ڕاوی ماسی دیاری کردووە کە ساڵانە هەر بۆ 4 ساڵ جارێک مۆڵەتەکە نوێ دەکرێتەوە بە بڕی 250,000 دینار دەداتن ئەو کەسە کە دەچێتن بۆ ڕاو و نوێکردنەوە 125,000 دینارە و هەتا بۆ تۆڕەکیش تۆڕی شەداو هەیە 25,000 و تۆڕی 100 مەتری 50,000 و قولابێکیش 5,000 بەوەی کە بە ڕێنمایەکەی دەستەی ژینگەدا دەکەی کە لەمە دووە ئەوەی کە قوڵاویش داوێت دەبێتن مۆڵەتی هەبی بەڵام ئەمە هەر لەمڕۆکەوە دامان ناوەنووسراوە بکەین ئەو جۆرە کەسانیان دیاری نەکردووە کە بۆیان هەیە ڕاو بکەن چێن ئەوانەی کە دەتوانن ڕاو بکەن ئایا بۆ هەموو کەسێکە کە ڕاوکە و ئەو مۆڵەتی پێدەدەن یاخود هەموو ئەو کەسانێک کە تایبەتمەندن بە ڕاوکردن ئەوەش هیمەتی زۆری دەوێت کە ئینشاءڵڵا کە جێبەجێکرا داوا لە هێزەکانی تریش دەکەین کە هاوکار و پشتیوانمان بن بۆەوەی کۆنتڕۆلی ئەو دەریاسە بکەین